بابرێن دوو کوڕەکەی و بابیان ئەوانە ڕۆحیان شاد ڕۆیشتنەوە بارەگەی خوای خوشکەکەم دەرێن وا لە چاودێری چڕە الحەمدوللا دەرێن کەمەک باشە لە گوندی گەزنەی سەر بە پارێزگای و لەسەر ڕێگای هەولێر دۆک سێ کەس گیانیان لەدەستداوە کەسێکیش لە ژێر چاودێری چڕی پزیشکیدا لە نەخۆشخانی فریاکەوتنی ڕۆژئاوای شاری هەولێر. جادەمێت قسە لەگەڵ یەکێک لە کەسوکارەکانی کەم زانکۆکاری ڕووداوەکەتیا قوربان سڵاو لێ بخوای گەورە لیان خۆش بن ئینشاڵڵا ئەگەر پێم بڵێ ڕووداوەکە چۆنی بوو لە کوێژ بۆ دیاریکراوی. ڕووداوەکە لە گەزنەی بووە بابرێن عەسرێ وڕۆکەک نەخۆش بووینە ساریان لە مامی وەرگرتیا پێچوونە عیادەی و هاتینەوە تۆزێک باشتر بووینە پاش فتارێ بابرێن پاش نێژی مەغریبێ بڕق قەلبیان تێک چووە بەکە مامۆژنەکەی زاوایەکەمان جیرانی مارە مامیتیان چوو بوو ئەو دیوی قسەی لەگە کرد بۆ گوت بووی الحەمدوللا کەمەک باشترین بەس پشیمان تەنگە کە بەجێی هێشت بوو لە پاشان هەر بەجێ هێشت نەکە بوو هەتا 11 و شتێکی شەوێت تقریبا 11 و چارێک بوو ئەوها بوو خەبەر هات گوتیان هەر چاریان بوراینەوە لە هۆش خۆیان چوینە هەناسان نەبوو بەڕێکەتین هاتینی ئێرە و ئێستاش ئەلێرە سێیان بابرێن دوو کوڕەکەی و بابیان ئەوانە ڕۆحیان شاد ڕۆیشتنەوە بارەگەی خوای خوشکەکەم دەرێن وا لە چاودێری چڕە الحەمدوللا دەرێن کەمەک باشە. باشە ئەوانیم گیانیان لەدەستداوە باڵێن زاواتانە لەگەڵ منداڵەکانی بەڵێ تەمەنیان چەندە؟ زاوایەکەم لە دەوری تقریبان 35 سارەکی دەبوو مندارە گچکەکەی هەردووچیان کوڕ بوون مندارە گچکەکەی 3 سار دەبی ئەوی گەورەکە 5 سارە. باشە گومان دەکەن بەچی گیانیان لەدەستدابێتن غاز بۆ یا سۆبا بووە بەخوای خۆش بوونە جارێ هیچ شتێکی نازانین وا چوویتە توبعەدلی ئێستا لە توبعەدلا هیچ خەبەرێکمان لە بۆ نهاتیە ئەوجا چی لە توبعەدلیتەوە بوو هەینێ خەبەرتان دەدەینەوە. زۆر باشە یەک پرسیاری دیکە ببوورە بارودۆخی بابڵێن خوشەکە چۆنە ئێستا لە ژێر چاودێری چڕدا؟ بەخوای لە چاودێری چڕە تازە دوو جاران گوتیان کەمەک باشە بەس بەخۆ نهاتەوە نانە هیچ قسەچی نەکردیە هەر بەنجە لە ژێر بەنجیدا. زۆر باشە دەست خۆش بخوای گەورە لیان خۆش بە دووبارە وەکەوەی جۆتان لێ بۆ مە قسەیەکێک لە کەسوکارەکانی کە بازەوە دەکاتن سێ کەس لە یەک خانەوادا بە لە نێو ماڵێکدا گیانیان لەدەستداوە کەسێکی دیکەشیان لە ژێر چاودێری چڕی پزیشکیدا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای شاری لە جام قسەم لەگەڵ سەرچاوی کرد لە پزیشکی دادی کە باسی لەوە کرد تەرمەکان لێ سادا لە پزیشکی دادنەوە توێ کاریان بۆ ئەنجام دەدرێت.